داوا نێونەتەوەیەکان لە بەڕێوەبەرایەتی نوێی سووریا زیاتر دەبن بۆ بەشداری پێکردنی هەموو پێکاتەکان لە دەسەڵاتە و ئەم داوایانە نیگەرانیەکانی کوردی نەڕەواندۆتەوە. جیمی کارتەر دەستکەوتی گەورەی سیاسی هەبووە، هەرچەندە کێشەی ئابووری و سیاسی تریشی هەبووە کە ڕێگر بوونەوەی بۆ گەڕی دووەمی سەرۆکایەتی هەڵببژێرێتەوە. ساڵی نوێتان پیرۆزە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دانالد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا داوایەکی ئاڕاستەی دادگای باڵای کردووە لە پەیوەندی بە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆکەوە. ئەم بابەتە لە ئەمریکا بۆتە مشتومڕێکی یاسایی و سیاسی. 47مین سەرۆکی ئەمریکا داوای لە دادگای باڵای وڵاتەکەی کردووە دەست ڕابگرێت لە سەپاندنی ئەو یاسایەی ئاپی تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک قەدەغە دەکا. دانالد ترامپ دەڵێ کاتی زیاتری پێویستە بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەکی سیاسیانەی ئەم کێشەیە. بەپێی ئەو بڕیارەی دراوە کۆمپانیای بایدانس خاوەنە چینیەکەی تیکتۆک یان دەبێت ئەو سەکۆیی تۆڕی کۆمەڵایەتی بە کۆمپانیایەکی ئەمریکایی بفرۆشێ یانی ژەوەتا ڕوبەڕووی قەدەغەکردن دەبێتەوە. وەزارەتی دادی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کۆنتڕۆڵی وڵاتی چین بەسەر تیکتۆکەوە دەبێتە مای مەترسی بەردەوام بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. تیکتۆک کە نزیکەی 170 ملیۆن بەکارهێنەری هەیە لەناو ئەمریکادا دەڵێ وەزارەتی دادی ئەمریکا کەوتۆتە هەڵەوە لەو لێکدانەوەی کردوویەتی بۆ پەیوەندی نێوان تیکتۆک و وڵاتی چین. 39مین سەرۆکی ئەمریکا لە تەمەنی 100 ساڵیدا کۆچی دوایی دەکا. جیمی کارتەری دیموکرات لە ساڵی 1970ەوە هەتا ساڵی 1970 سەرۆکی ئەمریکا بووە. لەو 4 ساڵەدا ڕوبەڕووی قەیرانی ئابووری و قەیرانی بارمتە ئەمریکاییەکانیش بووەوە کە لە ئێران گیرا بوون. کارتەر ئەو سەرۆکەی ئەمریکا بوو کە ئاشتی لە نێوان وڵاتی میسر و ئیسرائیلدا هێنایە ئاراوە و دواتریش خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی وەرگرت. جیمی کارتەر لەم چەند ساڵەی ڕابردووی تەمەنیدا ڕوبەڕووی ژمارەیە کێشەی تەندروستی بووەوە لەوانە شێرپەنجەی پێست کە دواتر جگەر و مێشکیشی گرتە بووەوە. هەرچەندە لە سەرەتادا چارەسەرکردنە تەندروستیەکانی کاریگەریەکی باشیان هەبووە. جیمی کارتەر دوا بە دوای پۆستی سەرۆکایەتیەکەی بە وزەیەکی گەورەوە دەیان ساڵ کاری لە پێناو بەهامرۆییەکاندا کردووە. لە ساڵی 2002دا خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی بەخشرا بەم سەرۆکەی ئەمریکا بەهۆی هەوڵەماندونە ناسەکانیەوە بۆ دۆزینەوەی چارەسەرکردنی ئاشتیانەی قەیرانە نێونەتەوەیەکان و هەروەهاش بۆ بەرەو پێشبردنی دیموکراتی و مافەکانی مرۆڤ و پەرەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی. جیمی کارتەر دوا بە دوای سەرۆکایەتیەکەی دەگەڕێتەوە بۆ ستانەکەی خۆی لە جۆرجیا، لەوێش نێوەندی کارتەر دادەمەزرێنێ بۆ هەوڵە مرۆییەکان. هەر کەسێکی هەوڵی دابێت لێکۆڵینەوەیەکی تایبەتی بابەتیانە لەسەر مێژووی وڵاتی سووریا بکە، دەست بەجێ ئەو هەستەی لەلا دروست بووە کە ئەو مێژووە پڕپڕ بووە لە بۆنی خوێن و لێوان لێویش بووە لە سەرکوتکردن و زەوتکردنی مافەکان. کورد لە سووریادا وەک هەموو وڵاتانی تری کوردیان تیادایە ڕوبەڕووی مەینەتیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانیش بووەتەوە. تەنها لەم 10 ساڵەی ڕابردوودا نەبێ وێڕای هەموو ئاڵنگاریەکانی بەردەمی کورد لە سووریادا توانیوێتی بەڕێوەبەرایەتیەکی خۆسەر پێک بێنێ.
دەشێت بۆ هەندێک لە پێکاتەکانی سووریا ئەم قۆناغە نوێی دوای دەسەڵاتی بنەماڵەی ئەسەد بە قۆناغێکی هیوا بەخشدا بنرێ. بەڵام ئایا کورد بە هەمان ئەندازە ئەو هیوایی هەیە یان نا؟ ئەمەیان جارێ نازانرێ. دکتۆر سینان جدی لە نێوەندیدا کۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. دکتۆر سینان پێشتریش سەرۆکی بەشی توێژینەوەی تورکیا بۆ لە زانکۆی جۆرجتاون و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی تایبەتە بە تورکیا و لەگەلێک لە ڕۆژنامە و گۆڤارە گەورەکانی ئەمریکادا ڕایەکانی لەسەر تورکیا و سیاسەتەکانی ئەو وڵاتە بە گرنگیەوە لی دەڕوانرێ. دکتۆر سینان سەرەتا زۆر سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە، ئایا چارەسەری کێشەکان و قەیرانەکانی سووریا لەوەدایە تورکیا جێی کۆماری ئیسلامی ئێران بگرێتەوە لە وڵاتەدا واتە لە سووریادا؟ That's a really good question. I think some people were actually saying that to begin with as a joke, that Turkey is replacing Iran in the region. ئەمە بەڕاستی پرسیارێکی جوانە. هەندێک کەس هەن پێشتر وەک نوکتەیەک باسی ئەوەیان دەکرد کە تورکیا جێی ئێران دەگرێتەوە لە سووریادا چونکە ئێران لاواز بووە. بەڵام پێم وایە ئیتر ئەم بابەتە لە نوکتەدا نەماوەتەوە. بەڵێ حکوومەتەکەی ئەردۆغان لە دوای ڕوخانی ئەسەدەوە دەستی کردووە بەم جۆرە هەنگاوانەی مای مەترسین بۆ سەر ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا و ئامرازێکی پێشتری ئەلقاعیدە و داعش بەکاردەهێنێت بۆ مەرامەکانی خۆی، واتە هەیئەتی تەحریری شام بەکاردەهێنێت بۆ داڕشتنەوەی نەخشەی سووریا بۆ ڕوانینەی سەرۆکی تورکیا هەیەتی. جا ئەوەی ئەردۆغان دەیەوێت جیاواز نییە لەوەی ئێران دەیویست. ڕاستە باز لە گێڕانەوەی پەنابەرە سووریەکان دەکات، بەڵام هەموو ئامانجەکەی ئەوەیە کورد لە سووریادا هیچ قسەیەکی نەبێت لە ئایندەی وڵاتەکەدا، هەر بۆیە تورکیا مەترسیەکی گەورەیە. دکتۆر سینان، ئەلبەتە لە هەموو هاوکێشەیەکی سووریادا ئێمە پێویستە باسی ئیسرائیلیش بکەین. بۆ خۆت دەزانی تورکیا لەوەتەی بەشار ئەسەد کەوتووە هەوڵەدا ڕێنمایی بدا بە دەسەڵاتی نوێ لە سووریادا. ئاڕاستی ئەم دەسەڵاتە نوێ دەکات بە مانایش کە وەکو زۆرێک لە شیکەرەوە باسی دەکەن تورکیا دەوێت بێتە فەرمانڕەوای سووریا. بەس پرسیارەکە لەوەدایە پێ وایە ئیسرائیل ڕێگە بەوە بدا؟ That's a really good question because there's a lot of people wondering right now whether it's the incoming sort of Trump administration officials or هەر بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر باشە. لە ئێستادا زۆر کەس بیر دەکەنەوە لە بەڕێوەبەرایەتی داهاتووی ترامپ یان سیاسەتدا ڕێژان لە واشنگتۆن و پرسیارێکی سادەیان لەلا دروست بووە سەبارەت بەوەی ئامانجی تورکیا چییە لە سووریادا. بە دڵنیاییشەوە تۆکمەکردنی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ جۆلانی و هەیئەتەکەیدا ئاماژەیەکی باش نییە، چونکە هێشتاش ئاشکرا نییە ئەم دەسەڵاتە نوێی سووریا چۆن دەڕوانێتە ئیسرائیل. بەڵام دەزانین کە ئیسرائیل تەواوی توانایی لەشکریانەی سووریای تێکشکاندووە و پێشڕەویەکانی ئیسرائیلیش بێگومان گرتنەبەری ڕێوشوێنێکی ئاگایی ئاسایشیە لە ناوچە سنووریەکانی باکووری ئیسرائیلدا. جا پرسەکە لەوەدایە ئایا ئەردۆغان چ ئامانجێکی هەیە لە بەرامبەر ئیسرائیل؟ ئێستا خەڵک هەن ئەمەش وەک نوکتەیەک دەڵێن کە ئێستا ئەردۆغان دراوسی ئیسرائیلە. بەڕاستی نازانم ئایا تورکیا ئەو توانایی هەیە فەرمانڕەوایەتی سووریا بکاتیان نا، چونکە ئەردۆغان زۆر بە زەحمەت بەڕێوەبەرایەتی تورکیا دەکات. ئەوە تا ئابووری تورکیا کارەساتە خەڵک خواردەمەنی لە ناو شوێنەکانی زبڵدا دەردەهێنێت. زیاتر لە 160 خەڵک لە هەژاریدا دەژین. خەڵک تووڕەن لە ئەردۆغان هەرگیز بەو هەوڵە لەشکریانەی تورکیا قایل نین لە وڵاتی تردا دەکرێن. ئەوەی حکوومەتی تورکیا دەیکات هەرگیز ئەوە نییە خەڵک بیەوێت. خەڵک حکوومەتێکی بەرپرسیاریان دەوێت و گەندەڵی ڕابگرێت و هەنگاو بۆ باشترکردنی ئابووری بنێت، نەک ئەوەی بچێتە وڵاتێکی تری وەک سووریا بەڕێوە بەرێت، نەک ئەوەی ئاسایشی وڵات بخاتە مەترسیەوە. جا ئەردۆغان ئەو جۆرە کارانە دەکات. دکتۆر سینان، من دەگەڕێمەوە بۆلات. تورکیا بەردەوام هەڕەشە و بردومان و هێرشی کردووەتە سەر ناوچە کوردنشینەکەی سووریا، وەک دەڵێ بیانوەکە تێرۆریزمە. ئێستاش لە دوای ئاڵوگۆڕە سیاسەکەی وڵاتی سووریاوە زمانی هەڕەشەکانی تورکیا زیاتر تند بووە. ئێمە سوورین لەسەر پانکردنەوەی سەری ڕێکخراوە تێروریستیەکانی داعش و پەکێکە. ئەوانە هەڕەشە و مەترسین لەسەر هەردوو وڵات.
وەک پێشتریش وتومە هەلومەرجە کۆنەکان ئەستەمن تاوانبارە جودای خوازەکان یان ئەوە تا چەکەکانیان دادەنین یان لە ناو سووریادا بە چەکەکانیانەوە ژێرخاکیان دەنین. نەکەر ئەمریکا بەڵکو ئەوروپاییەکانیش داوا دەکەن سووریای نوێ وڵاتێک بێ مافی هەموو پێکاتەکانی تیادا پارێزراو بێت و لەم قۆناغە نوێیەشدا سووریا ببێتە پێگەیەک بۆ سەقامگیری و تەبایی و ئاشتی لە ناوچەکەدا. ئاسایش بە تایبەتی بۆ کورد بابەتێکی سەرەکیە بۆ ئایندێکی ئازاد و پارێزراوی سووریا. وەزیری دەرەوەی تورکیاش هەمان ڕای هەیە و ئەمە شتێکی باشە. ئەمەش هۆکارێکی تر بووە کە زۆر ڕوون و ئاشکرا بووم و جەختم کردەوەلەوەی بەرژەوەندی هاوبەشی ئاسایشیمان تێک بدرێت بەهۆی بەرزکردنەوەی ئاستی پشێویەکان لەگەڵ کورددا لە سووریادا. لە ناو سووریادا پەیمانەکان زۆرن بۆ ئایندەیەکی ڕۆشن و بۆ بنیادنانی دەوڵەتی هاوڵاتی، بەڵام هێشتا دیار نییە ئەو پەیمانانە چەندێ بردەکەن و چەندێکیش خواستن بۆ جێبەجێکردنیان. سووریا وڵاتێکە بۆ هەمووان دەتوانین هەمومان پێکەوە بژین و ئێمەش پەیوەندێکی نزیکمان هەیە لەگەڵ هەموو پێکاتەکانی سووریادا. خواستێکی تێکرایی هەیە بۆ پێکهێنانی دەوڵەتێکی نوێ کە لەگەڵ گەلی سووریادا بگونجێت و هەروەهاش لە ناوچەکە و لەسەر ئاستی نێونەتەوەیش پەسەندکراو بێت. دەستێوەردانە دەرەکیەکان و پێکدادانی بەرژەوەندی کارکتەرەکان و مەبەستە شاراوەکانی وڵاتانی ناوچەکە لەوانە وڵاتی تورکیا پرس و گومانێکی زۆری لە ناو پێکاتەکانی سووریادا دروست کردووە بە تایبەتیش لە ناو پێکاتەی کووردا. ریشی ترکیە سەر ڕۆژاوا و یان سەر گەلیمە باکووری ڕۆژهەڵاتی سووری نەنوویە، یعنی 2019 سەرێکانیە و گەری سپیش و 2018 مەسەن ئەفرینێکی چوو. ئەف تشتا نەنوویە. ترکیە هەدەفێکی وێ هەیە، ئەرمانجێکی وێ هەیە. پێشە ڕۆژی ترکیە دەخوازێ هەمووی عەردێ سووریە داگر بکێ و ئەو دزانێت ئەو بەرێجی گوتی دەبێ ئەردوغان دەرکەتی و ئەو نەقشێرەی دەرخستی و گوتی هەمووی سەر سیرۆنەی من گەرەکە ئەزێ وەک بەفەر زۆن چێکم منطقاکی ئامێ دەخوازێ ئەو یعنی نەنوویە. لێ ترکیە نەها حجەتێکی دبینێ فرسەتێکی دبینێ کو سووریە نەها هین نەهاتی لە هەف نەهاتیە فرسەتێکی خەدەگرێ بەرێکی شەتێ شتان ويرا مثلا بيجن جيش الوطنيه وانا جريداي تركيا وانا الي كارد بي بريكي وان دخازي او ارمانجي خابيك ويني دستي وان دکتۆر سینان جۆمان لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بوو دەڵێ یا کورد دەبێت چەک دابنێ یانەوە تا بە چەکەکانەوە ژێر خاچیان دەنێن. ئەوە چ جۆرە پەیامێکە؟ ئایا پەیامێکی وەهایە کە کورد بە تەواوەتی ترسی لێ بنیشە یاخود دیسان ئەمەش پەیامێکە بۆ بەکارهێنانی ناوخۆییە وەکو هەندێک لە شیکەرەوە ئاماژەی پێ دەکەن، کامیانە بەڕای تۆ؟ Well, over the years I've learned to essentially take Erdogan at his word, which means basically don't underestimate. جا ئەزمموی ساڵانی ڕابردوو پێمان دەڵێت ئەردۆغان قسەی خۆی بەجێ دەگەێنێت. ئەمە ژیانی بەکەم سەیری قسەکانی مەکە. هەندێک جار کەسانێک هەن دەڵێن ئەوەی ئەردۆغان دەیڵێت تەنها وتاردانە و هیچی تر. بەڵام لە وەتەی قەیرانی سووریا دەستی پێکردووە سێ هێرشی گەورەی کردوێتە سەر ئەو وڵاتە و بەتایبەتیش کوردی کردوێتە ئامانج و کارەسات و مێنەتێکی زۆری بەسەر کووردا هێناوە. جا بۆ ئەردۆغان ئەگەر قسەکانیشی بچنە خانەی ئەوەی بگوترێت بۆ ناوخۆ قسە دەکات، بەڵام زۆربەی جاری هێرشکردنی دڕندانەی بەدوادا هاتووە. پێویستە لە یادمان بێت کاتێک شەڕی ئیسرائیل حەماس دەستی پێکرد، تورکیا دەستی کرد بە هێرش و بۆردمانی شوێنەکانی کورد لە باکووری سووریادا، چونکە هەموو جیهان سەرنجی لەسەر غەزە بوو. ئیدی ئەو سەدان و هەزاران تۆپانەی نەدەبینی کە کوردیان پێتۆباران دەکرا و خەڵکی سیڤیلیان دەکوشت. لە ساڵی 2015ەوە ئەردۆغان کورد بە تیرۆریزم ناودێر دەکات. جا کوردی سووریا یان تورکیا یان هەرچ شوێنێکی تر بێت و ئەمەشی کردووە بە سەرمایەکی سیاسیانەی گەورە و وەها دەکات لە چاوینەتەوە پەرستەکاندا خۆی بە بەهێز بنوێنێت و خۆیشی لا دەدات لە بەرپرسیارەتی قەیرانی ئابووری. ڕاهندێکی تریش هەیە کە پێویستە هەمووان لێ ئاگدار بن کە بۆچی ئاوا هەڕەشە لە هەسەدە و پێدە دەکات. لە ناو تورکیا دەستی کردووە بە وتوێژی ڕژ لەگەڵ ئۆجەلاندا و وەک دەڵێت بۆ چارەسەرکردنی پرسی کورد. من بۆ خۆم ژمارەیەکی ئەو تۆ لە بزوتنەوەی کوردیدا نابینم بپرسن ئەردۆغان چندێک ڕژدا لەسەر ئەو چارەسەریە. دەشێت ئەمە بەهۆی ئەوە بێت کە نایانەوێت ببنێتە گەرە لە بەردەم ئاواها چارەسەریەکدا. ئێستا کە قسە دەکەین سەبارەت بەم پرسا ئەوە تا شیانی هێرشکردنی تورکیا هەیە بۆ سەرباکووری سووریا لە ڕێی لەشکری نیشتمانی سووریاوە.
هەتا ئێستا چەند هەوڵێک دراون بەڵام هەموو هەوڵەکان لەلایەن هەسەدەوە تێکشکاون کۆکردنەوەی هێزێکی گەوری تورکیا دەبینین لەسەر سنوور لە کۆبانی و ئیدلب بەتایبەتی جا نابێت واقمان وەڕ بمێنێت کاتێک کە بەڕێوەبەرایەتی نوێ لە ئەمریکا بەڕێوەیە ئەگەرەکانی هێرشی تورکیا زیاتر بن چونکە ئەردۆغان بۆ یەک چرکەشچیە هەرگیز دوودڵ نابێت لە قۆستنەوەی سیاسیانەی ئەم ڕەوشە. And we should not be surprised while we wait for a new administration to come into Washington for a major military offensive mounted by Turkey, because Erdogan will not hesitate, not for a second, if he thinks he will get a political advantage out of this. بەس لە پرسی ئاشتی کرد لە ناوخۆی تورکیادا ئەمە دەرگای بۆ کردمەوە بۆ پرسیارێکی تر هەر سەبارەت بەوە دەکاتێکە لە جیهانە لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەیە زۆر کەس جەخت لەوە دەکاتەوە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتێک نییە بە شەڕ چارەسەر بکرێ تەنها چارەسەری ئاشتیانە بۆی هەیە بۆچی ئەردۆغان لە دەرەوەی تورکیا بڕوای بوو چارەسەرە ئاشتیە نییە لە ئێستاە لە ناو تورکیا داوای چارەسەری ئاشتیەکە دەرگای زیندانی ئەمراڵی دەکاتەوە دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالانی شاکرێ ینی شتێکی زۆر سەیرە لەم نێوەندەدا دروستە بێ. Yeah, that's a great question, because for him it's very simple in sort of translating this to voters inside of Turkey. He basically wants people to believe in. بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە بۆ ئەردۆغان ئەمە کارێکی ئاسانە تا لەگەڵ دەنگدەراندا بەکاری بهێنێت لە ڕاستیشدا دەیەوێت خەڵک لە جیهان و لە تورکیاشدا بڕوا بهێنێت بۆی کە کورد لە سووریادا تیرۆریستە ئەوە ڕێک ئامانجەکەی ئەردۆغانە ئەردۆغان نایەوێت خەڵک بزانن بەڕێوەبەرەتی خۆسەر لە باکووری سووریادا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا سەدان جار هەوڵی داوە لەگەڵ ئەردۆغاندا و پیان وتووە ئەگەر متمانەی ئاسایشی دەوێت ئەوە ئامادەیە لە کاتێکدا دەشزانێت کە کورد لە سووریا هیچ بەرنمەیەکی نەبوو نییە بۆ هێرشکردنە سەر تورکیا کورد جەختی لەوە کردوتەوە لەوەی بوونێکی ئاشتیانی دەبێت لە سووریادا و چۆنیش بتوانێت ڕەوشێکی سەقامگیر بۆ خۆی بەدەست بێنێت لە سووریای نوێدا بێ لەوەش لە وەتای قەیرانی سووریا هەیە کورد بەشدار بووە لە ناوبردنی داعشدا چونکە داعش مەترسیەکی سەرەکی بووە لەسەر کورد ئەمانە ئەو دوو بابەتن کە کوردی سووریا سەنگیان خستۆتە سەر ئەردۆغان ئەمانە دەزانێت تەنانەت لە 2012دا ئەنکەرە فەرشی سووری ڕاخست بۆ پێشوازی لە ساڵح موسلم و دەیشی زانی کوردی سووریا مەترسی نین تەنها هۆکارێک کە ئەردۆغان کورد بە تیرۆریست دەزانێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی پێویستی بە یارمەتیدانی ساڵح موسلم بوو بۆ ڕوخاندنی ئەسەد و موسلم پێیوت نەخێر ئەوە کاری کورد نییە ئەردۆغانیش پێی دەڵێت کەواتە ئەگەر نایڕوخێنی تو یارمەتیم نادەیت بێڕوخێنم ئەوە لە شەو ڕۆژێکدا کورد دەکەم بە تیرۆریست جا ڕێک ئەردۆغان ئەوەی کرد بەداخەوە ئەمریکاش کەوتۆتە ژێرباری ئەوەی گوایە تورکیانی گەرانی ئاسایشی هەیە و کورد سەرچاوی ئەو مەترسیەیە بە کوردی و بە کورتی ئەوە ڕاست نییە ئەردۆغان ئەگەر بیەوێت هەر کێشەیەکی لەگەڵ کووردا هەیە لە سووریادا بە ئاشتیانە چارەسەری بکات ئەوە بە یەک کاتژمێر و لە ڕێی پەیوەندیکی تەلەفۆنیەوە دەتوانێت چارەسەری بکات بەڵام لەبری ئەوە دێت و ئەم کێشەیە دەکاتە کێشەی لەشکری و ئاسایشی چونکە لەم 10 ساڵیان زیاتری ڕابردوودا ڕای گشتی لە تورکیادا ژەهراوی کردووە دژ بە کورد لە سووریا و زۆریش بەداخەوە خەڵک وەها دەزانن پەیەدە و یەپەگا هێرش دەکەنە سەر تورکیا ئەردۆغان هەر ئەو جۆرە پەیامانە دەنێرێت کە پەیەدە و یەپەگا هەرپەکەکەن باشە بۆ نایەندان بنێن بەوەی هەیئەتی تەحریری شام لەقێکی داعش نییە باشە با بڵێن ئەو هەیئەتەی دەگۆڕێت ئەی باشە بۆچی متمانە بە کورد ناکەی کە دەیەوێت بە ئاشتیانە بژی لە سووریا و ناوچەکەشدا لە کاتێکدا هەرگیز مای مەترسی نەبووە بۆ تورکیا ئەردۆغان ناتوانێت تەنانەت یەک نمونەش بهێنێتەوە کە کورد بووەتە مەترسی بەڵام بەداخەوە دەرفەتی بۆ ڕەخساوە چونکە زلێزەکانی ڕۆژاوە واشنتۆن و یەکێتی ئەوروپا ئەردۆغان بەرپرسیار ناکەن ئەمەش جێی مەخابنە دکتۆر سینان لەم ماوەی ڕابردوودا من گوێبیستی لێدوانی یەکێ لە کاربەدەستەکانی تورکیا بووم گەورە کاربەدەستێکیان و دەڵێ ئەو کێشانەی کە هەیە لە سووریادا بەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیوەندی نییە بە ڕوانینەکانی تورکیاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێندەی ئەوەی پەیوەندی هەیە بە پەیەدە و بە یەپەگە و بەو هێزە کوردیانەی کە لە سووریا جەناب چ جۆرە لێکدانەوەیەک هەیە بۆ لێدوانێکی لەو شێوەیە؟ Oh my gosh. Well, this is the most offensive part of Erdogan's rhetoric. I mean, look, while the YPG ئای خۆی گەورە ئەمە شەڕەنگێزترین بەشە لە گوتاری ئۆردۆغاندا سیرکە لەم 10 ساڵی ڕابردوودا پەیەدە و یەپەگە لە شەڕی لە ناوبردنی داعشدا بوون داعش دڕندەترین ڕێکخراوی تیرۆریستیە و گەورەترین مەترسیش بووە لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی بینیمان ئەوە بوو ئەردۆغان یارمەتی ئەو ڕێکخراوە و ڕێکخراوە تونڕەوە جیهادیەکانی تری دەدا وەک جەبهەی نوسرا کە ئێستا بۆتە هەیئەت بێلەوانیش کۆمەکی تونڕەوانی لەشکری نیشتیمانیشی کردووە بەگشتی ئەوانە ئیسلامی تیرۆریستەکان و ئەردۆغان یارمەتی داون لە کاتێکدا هێزە کوردیەکان دژی ئەوانە شەڕیان کردووە
ئەمریکا و یەکێتی ئەوروپاش ئەو ڕاستیانە دەزانن و قەرزاری کوردیشن بۆ ئەو پارێزراویەی لە پایتەختەکانی ڕۆژئاوادا هەیە کە بەهۆی هەسەدەوە هاتوۆتە ئاراوە ئەڵبەت لەگەڵ پشتیوانیەکانی ئەمریکا و هەڵپەیمانەتی نێونەتەوەیدا. ئەردۆغان پشتیوانی جۆراوجۆر و زانیاری هەواڵگری بۆ ئەو تونڕەوە جیادیانە دابین دەکرد. جا ئێستا کە ئەمریکا یان ئەوروپا یانیش UN دەڵێن لەوانەیە ئەو تونڕەوانە بگۆڕدرێن، نازانم ئایا ئەردۆغان پێدەزانێت یان نا، هەڵسەنگاندنەکانی بۆ کردووە یان نا، بەبێ چارەسەرێکی ئاشتیانە و ڕێککەوتنی سیاسیانە لەگەڵ کوردی سووریادا ئەوە هەرگیز سەقامگیری نایەتە ئاراوە لە سووریادا. خۆگەر لەشکری تورکیا هێرشەکەی بکات ئەوە ڕەوشەکەی ئەجگار خراپ و خوێناویش دەبێت و خەڵکێکی زۆری بێتاوان لە هەردوولا دەکوژرێن. ئەگەر ئەوە هاشتێکی ڕووبدات ئەوە هەر لە بەردەستکەوتی سیاسیانە دەبێت بۆ ئەردۆغان. لەم دەساڵی ڕابردوودا هێندەی ئەوەی چاودێری کاروباری تورکیام کردووە ئەوەی لە بەرژەوەندی تورکیا بێت بۆ ئەردۆغان خراپە و هەر شتێکی بۆ ئەردۆغان باش بێت بۆ تورکیا خراپە. بەداخەوە ڕەوشەکە ئەوە هەیە. دکتۆر سینان من دەگەڕێمەوە بۆلات. تورکیا کورد وەک هێزێکی خۆسەپێن دەبینێت لە سووریادا، هەروەهاش ئەزمموی بەڕێوەبەرایەتی خۆسەر وەک مەترسیەک دادەنێ بۆ سەر ئایندەی سووریا و بۆ سەر ئەوەی ئەنکەرە بە ئاسایشی نیشتیمانی خۆی ناودێر دەکا. کوردیش جەخە دەکاتەوە لەوەی سووریا بە وڵاتی خۆی دەزانێت و ئایندەی ئەو وڵاتەش بە بەرپرسیارەتی پێکاتەکانی سووریای دەزانێت نەک هێزی دەرەکی. لە ئێستادا پەکێکە و یەپەگە بە نایاسایی یەک لە سەرسەی خاکی سووریایان کۆنتڕۆل کردووە و لەسەر سامانی وزەی وڵاتەکە دانیشتون. سەرمایە خەڵکی سووریا دەدزن و ناوچەکەیان کردووە بە مۆلگایەکی تێرۆر بەهۆی بوونی پەکێکە و چەپە تۆنڕەوەکانی کە لە تورکیا و عێراق و ئەوروپاوە هاتوون. کۆمەلگای نێونەتەوەی چاو لەو بێیاساییە دەپۆشێت کە بەهۆی سەرپەرشتیکردنی بەرنگاربوونەوەی داعش پێی بەخشراوە. نابێ خەڵکی سووریە ji vir wiha qebûl nake ku yekî ji pêkhatiyên Sûriyê em wek Kurd em qebûl nakin ku hew qesa sal me xebat kir. Hew qesa sal 14 sal me xûn dayî ji bo parastinê erdê Sûriyê. Me xûn dayî ji bo rîzgarkirinê erdê Sûriyê ji Daişê. Êdî em qebûl nakin ku dîsekê carekê din were tehmîş kirin. Carekê din bêmaf bibîne. Ê bêjin min jî wek xelkê Sûriyê na. Em taybetmendiyê me heye. Wek Kurd taybetmendiyê Kurda heye. Ev taybetmendiyê hiqûqê wan were parastin. Li hindirê distûrê Sûriyê nû. Gerek em tê de hebin. Niha Sûriye yani em dibînin niha helwestê hemî dewletan li Heyet Tehrîr Şam dinirin dibê baş e lê her kesekî niha temaşa dikin. ڕێبەرانی فەرمانڕەوایەتی نوێی سووریا نوقڵی ناکەن لەوەی ژمارەیەکی زۆری ئاڵنگاری هەن لە بەردەمیاندا کە پێویستیان بە چارەسەرکردنی یەکلاکەرەوە هەیە. دەشێت بەشێکی گەورەی ئەو ئاڵنگاریانەش پەیوەندیان بە دۆسی ئاسایشیەوە هەبێت. ئاڵنگاریە ئایندەیەکانی سووریا بریتین لە ئاڵنگاری ئاسایشی و ئابووری و هەروەها شێوازی ئایندەی سیاسی سووریا. دڵنیاییدان بە وڵاتانی دراوسێ و وتوێژ لەسەر پشتیوانی حکوومەتی ئایندە و بە تایبەتیش بە وەزارەتی بەرگری کە دەبێت هەموو چەک لە ژێر دەستی دەوڵەت دابێت و نابێت چەک لە دەرەوەی کۆنتڕۆڵی حکوومەتدا بمێنێتەوە. دکتۆر سینان ئەگەر کورد چەکدا بنێ لەم ڕەوشەی ئێستا هەر هیچ نەبێت لە ئێستادا چ شتێک چاوەڕوانی دەکات؟ Oh, that's the million-dollar question. I mean, this very much depends on the attitude and decision-making of... ئەمە پرسیارێکی $1 ملیۆن جا ئەمە دەکەوێتە سەر هەڵوێست و بڕیاری حکوومەتە کاتێکەی جۆلانی. پێم وابێت هێشتا کاتی نییە. بۆ ئەوە ناڵێم کە هانی ملمانێ و توندوتیژی بدەم. بەڵام تەنها شتێکە بەدەست کوردەوە بێت خەڵکی خۆیانی پێ بپارێزن. بینیمان هەندێک لەو جیادایانە چۆن یەکیان دەکرێت سەر کورد لە من بجووە لە حەلەب. هێشتاش نازانین ئەم بابەتە چۆن دەکەوێتەوە ئەگەر چەکدا بنرێت و بکەونە ژێر ڕەحمەتی هەیەتەوە لە کاتێکدا جۆلانی کەسێکی بەگومانە و زیاتر ئەوە بە باش دەزانێت گوێبیستی ڕێنمایی و پێشنیازەکانی تورکیا بێت. من ترسەکەم لەوەیە کە ئەردۆغان دەیەوێت قسەی هەبێت لەوەی لە باکووری سووریادا کێی لێبێت و لێی نەبێت بۆ خۆی دەمێکە دەڵێت ئەڵبەت بێ لەو هەرێمە پارێزراوی نێوان تورکیا و سووریا دەشێوێت هیچ شارێکیان شارۆچکەیەک زۆرینەی دانیشتوانەکەی کورد نەبن لە سووریادا. ئەمە شتێکی زۆر ناقۆڵایە. بۆچی سەرۆکێکی بیانی بڕیاردەر بێت لە وڵاتێکی تردا کە کێ لەکوێدا بژی؟ ئەوە بڕیارێکە هاوڵاتیانی ئەو وڵاتە دەیدەن.
جا ئەگەر کورد چەک دابنێت ئەوە ئەردۆغان داوای تری ناڕەواش دەکات وەک ئەوەی دانیشتوانی کورد لە شارەکانی قامیشلۆ و کۆبانی و شارەکانی تری بەڕێوەبەرایەتی خۆسەرکە بکرێنەوە یان نەمێنن. شتێکی تریش ئەوەیە کە بە زۆر پەنابەرە سووریایەکان بگەڕێنرێتەوە بۆ سووریا و ئەردۆغان دەوێت لە باکووری سووریادا نێشتەجێیان بکات. چەند جارێکیش ئەردۆغان باسی لەوە کردووە کە دەیەوێت ڕێبەرانی یەپەگە و پێدە سووریا بەجێبهێڵن، دەیەوێت بە تەواوەتی بوونی ئەو ڕێکخراوە کوردیانەی سووریا قەدەغا بکات و ئەمەش ئەو شتە بوو ئەسەد بۆی نەدەکرد، بەڵام دەزانێت لە سایەی جۆلانیدا ئاسانترە بۆی. But he thinks he can probably achieve that with Jolani. دێمۆسە کۆمەڵگەی نێونەتەوەی دەتوانێت چ جۆرە فشارێک لە جۆلانی بکە بۆ ئەوەی دان بە مافی هەموو پێکاتەکانی سووریادا بنێ بە کوردیش شەوە. بۆ نمونە پێ دوایە کۆمەڵگەی نێونەتەوەی بگەنە سەودایەک لەگەڵ جۆلانیدا لەسەرەوەی لە لیستی تێرۆریست دەری بێنن و لە بەرامبەردا ژیانێکی ئاسوودە بۆ پێکاتەکان لە سووریادا دابین بکرێ. I am extremely skeptical. I have zero confidence in international pressure to safeguard the civilian population and the future of the Syrian people. هەر زۆر بەگومانم هیچ متمانەیەکیشم بە فشاری کۆمەڵگەی نێونەتەوەی نییە بۆ پاراستنی خەڵکی سیڤیل لە ئایندەی سووریادا. با سەیرکی ئەوروپا بکەین. لە ماوەی ڕابردوودا سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا سەردانی ئەنکەرەی کرد و کەوتە ستایشکردنی ئەردۆغان و بە هاوبەشێکی گرنگ بۆ سەقامگیری ناودێری دەکرد. ئەوەی بەلای یەکێتی ئەوروپاوە گرنگە دڵنیابوونە لەوەی هیچ پەنابەرێکی سووریایی و کۆچبەرێکی تریش لە تورکیا نەگەنە ئەوروپا. بۆ ئەو مەبەستەش پارێکی زۆر دەدەنە تورکیا و ئەوروپایەکان لە بری ڕەخنەگرتنیش دڵنەوەی ئەردۆغان دەکەن لە بەرامبەر ئەو دڵنیایی سەرۆکی تورکیا دەیانداتیە کە ئەو کۆچبەر و پەنابەرانە نەگەنە ئەوروپا. یەکێتی ئەوروپا خواستی نییە هیچ فشارێک بخاتە سەر ئەردۆغان. دەشتوانم بڵێم کە بەڕێوەبەرایەتیەکەی دانەڵد ترامپ لەوانەیە ڕوبەڕووی هەندێک جۆری فشار بێتەوە لەلایەن ئەردۆغانەوە. وەکەوەی پێی بڵێت نیگەران مەبە و ئێمە ئەرکی سووریا لە کۆڵ دەکەینەوە و بۆ تورکیا بەجێبهێڵە. جا ئەمە گەورەترین ترسی لای من دروست کردووە کە ئیدی ئەردۆغان هێزە لەشکریەکەی بەکاربێنێت بۆ فشاری سیاسیانە لەسەر کوردی سووریا. بەداخیشەوە دەیڵێم ئەوە هەرگیز ڕۆژێکی باش نابێت نەک هەر بۆ کورد بەڵکو بۆ هەموو هاوڵاتیانی سیڤیل لەوێ. And unfortunately, I don't think that's a good deal or a good position for Syrian Kurds or any civilian population to be in. دکتۆر سینان من دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوابەشی بەرنامەکەمان. بەپێی ڕای زۆرێک لە شیکەرەوە ئەنکەرە سوود لە دەرفەتی ئاڵوگۆڕی دەسەڵات دەبینێ لە ئەمریکادا و بەرهێنانیش دەکا لەسەر ئەو پەیوەندی نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و دانەڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا. یەک دووشت هەن دەتوانم کورتیان بکەمەوە لەسەر بەڕێز ترامپ. کەسێکی ڕاشکاوە و تەنها ماڵ و بەرژەوەندی ئەمریکیەکان بەهێند وەردەگرێت. پێم وابێت لەو بڕواایەدایە کاتێک چارەساریەک بۆ گیرەوەکانی داعش دەدۆزرێتەوە ئێدی هیچ هۆکارێک نامێنێتەوە هەتا ئەمریکیەکان لەوێ بن. تەنانەت لەوە شتێ نەگەیشتووە بۆ دەبێت ئەمریکا لەم ناوچەیە بێت. لەسەر وەختی یەکەم بەڕێوەبەرایەتی دانەڵد ترامپدا بڕیاری کەمکردنەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا درا لە سووریادا و ئەنکەرە بە هەنگاوێکی گرنگ بۆ ئەوسا و بۆ ئێستای سووریاش ناودێری دەکات. Burada Amerika'nın çıkarları açısından bakıldığı zaman کاتێک لە بەرژەوەندی ئەمریکا دەڕوانین وەک هاوکێشەیەک سەبارەت بەوەی ئایا تورکیا یان ڕێکخراوێکی تیرۆریستی وەک پەکەکە کامیان گرنگترە ئەوە بە ڕێز ترامپ ڕێک دەزانێت کامیان. پێم وابێت بە ڕێز ترامپ جیاواز و بە شێوەیەکی نوێ کار لەسەر ئەمە دەکات و زیاتر و بەهێزتریش بەرژەوەندیەکانی ئەمریکا بەهێند وەردەگرێت. öne alan bir iradeyle دونالد ترامپ بەرێ وەیجی ڕێڤەبریە دونالد ترامپ بەرێ برێز بایدن هەبوو مەوانەجی تێکری کردبوو نەها ئەستەخبیر دەکرد شتێک و ئەم دەبینن نەها دونالد ترامپ ئەف جارێ نەوەکی بەرێ یعنی جارێکی ئێجوو دەبێ یەک تیمێکی بیرەیە تیمێکی بیرە ڕاستی تیمێکی گەلێکی گرێداییویە و ئەوەی گۆهداری وان بکەی و تیمێکیژی gelekî piştgiriyekî Kurda jî dikin ne Kurd dijberê di Kurdanê ev tiştekî baş rastî sen Rubio senatör Rubio têkirî me boî re hebû yani wek senatör bû ofîsî re me tim didît me wî jî didît yani piştgiriyê xwe ji bo Kurdan re xuya dikin Aidan Michaels National Security Council ew jî rastî gelekî baş bû يعني ام دبيسن هاي دنجد دردكبي نكوش بس ترامب رئيس ترامب جي جاركي قوتي ام دبيرن شوا تركيا دستداريه لسوريا برنجكي ان فريندلي يعني نبرنجكي بصراحه بو او نباش بو او تركا عاجز كر
ئەف گوتنێ وی ترکا عاجز کرد بۆ وێژی ئەس دەبینم نەها ترامپ vê demê ê demekî guhartirê bikêre wekî berê ئێمە ئەم dixwazin niha yani hêzê Emerîkî heya niha ku bibînê heya aramî şê bibe heya em karin bigîjin rehetî û aramî û aşîtî li hundirê Sûriye wê demê mişkilê me nîne yani. دکتۆر سینان بەڕای جەنابەت بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا چەندێک هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هێند وەردەگرێ بۆ مانەوەی لەو ناوچەی جیهاندا و بە تایبەتیش لە سووریادا ترامپ هەر سیاسەتەکانی لەسەر بنچینەی ئەو دۆستایەتیە تایبەتە دەبێت کە لەگەڵ ئەردۆغانە پێشتر هەی بووە یاخۆ هەلومەرجەکە بە هێند وەردەگرێت کە هیچ نەبێ دڵنیاییەک بدا بە کورد. I think, to put it bluntly, we just don't know. If we go by the sort of campaign promises of Donald Trump, ئەگەر ڕێک و ڕەوان باسی بکەمەوە دەڵێم هێشتا نازانین ئەگەر بگەڕێنەوە بۆ پیمانەکانی دانۆڵد ترامپ لە هەڵمەتی هەڵبژاردندا ئەوە دەڵێم بەڕێوەبەرەتی خۆسەر هۆکاری هەیە نیگەرانیەکی هەبێت چونکە یەکێک لەو پیمانانە گێڕانەوەی هێزەکان بووە ئەوجا لە 2002 ئەمریکا بە شێوەیەکی بەرچاو هێزەکانی خۆی لەو ناوچەیەکەم کردوێتەوە لە ئێستادا 900 سەربازی هێزی تایبەت هەن لە ناوچەکانی هەسەدەدا وەگوتم لەوانەیە ئەردۆغان قەنەعەت بە ترامپ بکات تا سووریای بۆ بەجێ بێڵێت و پێی بڵێت خۆی چارەسەری داعش و ئەو شتانە دەکات و بەڕاستیش ترسم لەوەی ئەگەر ئەو بابەتە بخاتە دەستی ئەردۆغانەوە لە لایەکی ترەوە مارکۆ ڕۆبیۆ کە دەستنیشان کراوە بۆ پۆستی وەزیری دەرەوە و هەروەهاش مایکل واڵز بۆ پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمان ڕوانینێکی خراپیانەیە لەسەر تورکیا جا لێرەدا ئەگەر ترامپ گوێیان لێ بگرێت ئەوە دەشێت مانەوەی هێزە سەربازیەکان ببین و ئەمەش لەبەر ئەوە نییە تەنها بۆ پاراستنی پێکهاتەی کورد بێت لە سووریادا بەڵکو ئەگەر ئەو کشانەوەی ببێت ئەوە داعش دەبێتەوە مەترسێکی سەرەکی بۆ ناوچەکە و ئەمەش ئەمریکا دەخاتەوە نێوەندی ئەو قەیرانەوە وهای دەبینم ئەمە تەنها هۆکارێک بێت بۆ قەنەعەت پێکردنی ترامپ ئێستا و لە دوای ڕوخاندنی ئەسەد زیادبوونێکی زۆری جموجڵەکانی داعش دەبینین ئیدی پێویستە چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدات کەسیش نازانێت ترامپ چی دەکات. We shall see what happens when it's just I would say nobody knows what Trump will do. دکتۆر سینان جارێکی دیش ساڵی نوێت پیرۆزە سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئازیزانم ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. جیمی کارتەر 39مین سەرۆکی ئەمریکا ڕۆژی 20 مانگی یەکی ساڵی 1970 کە سوێندی یاسایی خوارد و بەر لەوەی بچێتە کۆشکی سپی پەیمانی ئەوەی دا بە گەلی ئەمریکا کە حکوومەتەکەی هێندەی باشی گەلی ئەمریکا باش بێت بەڵام ئەو 4 ساڵەی سەرۆکی ئەمریکا بوو بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانی دارایی هەروەهاش بێکاری وایان کرد کارنامەکەی تێکفشن و زیاتر لە هەوڵدا بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشە ئابوووریانە بۆ لێ هەر تەنها ئەو قەیرانە ئابووریە کێشە نەبوو لە بەردەم جیمی کارتەردا کە لە تەمەنی 100 ساڵیدا ماڵاوایی لەم جیهانە کرد. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا لەگەڵ ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان ئەم کاتت باش و ساڵی نوێت پیرۆزە. کامیان ئاڵنگاریە گەورەکە بوو بۆ جیمی کارتر کە وەهای کرد هەڵبژاردن لە بەرامبەر ڕۆناڵد ریگن بدۆڕێنێ قەیرانی ئابووری بوو یا قەیرانی ئەمریکاییەکانی لە ئێران بەبارم تەگیرا بوون. بەڵێن ساڵان و لەتا و تەماشەوانێن دەنگی ئەمریکاژی پیرۆز بەس باوەڕ دەکەم هەردوو تێکەڵ بوون بڵێن گەلێک سەدەم هەبوون و کارتەر تەنێ تێرمێکی کۆشکا سپی دەبڕێ بە دوێ چاغێ دەبڵێن تشتێکی باڵکێش چێ بوو کتەژی بەحسکریانی لە ئالیەکی تێرمێک ینی یانژی وشەیەکە و دەرکێتە هۆرێت زمان ئینگلیزی دەژێت بێژن ستاگفلیشن ئەوژی کۆ تەفلیکردنا دوو تێرمانە ستاگنیشن ئانگۆ لاوازبوونە ئابووری
کو ئابووری پێش نەبوو گەشت نەکرد و لە ئالیەکی دنجی ئینفلیشن ئانکۆ ئینفلاسیۆن ینی بۆهابوونا نرخێن کەل و کەلان سەرانسەری ئەمریکا ئەv هەردوو سەدەم بوون کو ئابووریە ئەمریکا تێک بچن و ئابووری هەرگاڤژ دەما کۆ هەڵبژاردنێن ئەمریکی دەست پێکردنە خاڵێکە سەرەکینە هەگەر دۆسەیە ئابووری باش بە هەگەر ڕەوشە ئابووری باش بە کارتێن سەرۆک بێترن کۆ جارەکە دن ji bo têrmeke din xwe hilbijêre lê sedî sed de siyaseta derve jî sedemawê hebûn siyaseta derve bi taybet di demekê de ku rikaberiya Amerîka lêgel Yekîtiya Sovyetê berdewam dikir Sovyet derbasî Efxanistan bû helbet krîza dîlan ya ligel Îranê ew jî sedem spor dibêjin em ê bêtir behsayê bikin lê siyaseta derve beڵên ji aliyekî û abûrî ji aliyekî din me bû sedem ku Carter tenê 4 sala کۆشکاسپی حکوم بکرد بەڵام نکۆلیش لەوە ناکرێت کە خاوەنی ینی هەڵوێستێکی سیاسیانە کە ڕێکەوتنی کام دەڤدی لێ هاتە بەر کام دەڤد هەنگاوێکی بێپێشی نەبوو بە تایبەتی لە قەیرانی نێوان ئیسرائیل و عەرەبەکاندا ئەمە چەند گرنگیە بوو لە ژیانی سیاسی کارتەرە بڵێ بڵێ نەڤایە یەک جوان میراتên سەرەکی و کارتەر حتا داویا تەمەنێ خۆشی بەحساوێت کرد یعنی دەما کۆ وڵاتên عەرەبان شەڕێکی لەگەل ئیسرائیلێ هەفتەی و سیات دەرکەتن بەتایبەت سووریە و ئوردن و مصر و عەرەبستانە سعودی گاڤاکۆ بەشداری وی شەڕی بوون و تێک چوون وان قبول نەکرد کۆ ت پەیمانێکە ئاشتیە لەگەل ئیسرائیلێ وەرە ئیمزاکردن کارتەر چ کرد کارتەر بە ئاوایەکی جودا زانی بوو کۆ ئەنوەر سادات سەرۆکی وێ چاغەیە مصر حەزاوی هەبوو و کەسێکی ڕاستەقیم بووژی کۆ دخواست ئاشتیە لەگەل ئیسرائیل ئیمزە بکە لەسەر وێ بنگە هەیە کارتەر پەیوەندیên شخصی bi ئەنوەر سادات دامەزراند و di heman demê de serokotiyê wê çaxê Menahem Begin karî bû di dawiya dawî de piştî çend salên dirêj beڵên karî bû di dawiya dawî de heftê û niha de wan bîne bahev û imzeyek yanî peymanek aştiyê di navbera her du dijminên berê de imze bike ku beڵên hetan ha piştî 45 salan jî ev peymanhîn li dare û em ji bîr nekin hinek xalên din jî duê peymanê de hebûn ew hûn ku li ser bingeha wê peymanên Oslo yên di navbera desaladariya Filistînî yan ku rêxistina rizgariya Filistînî û hem Tirkiye bibûre û İsraîl de hatin imzekirin ku di encama wê de Xeza û kenara Rojava bo carekê ketin jêr kontrola desaladariya Filistînî ji ber lo yanî merû nikare bêje ku تدی گلک کس نها شروع کار دبیجن کو گلک سیاستین کارتر همبر دنیای سیاست دربه بتابت همبر رجلات ناوی نسر کفتون لی او یک جخالن سرکی بون کو کارتر تمی بحثاویت کرد و دیدو که وقتی یکم سرک یعنی کی دو کاری بود سیروان خاڵێکی تری سەرنجڕاکێشەیە لە ژیانی جیمی کارتەردا یعنی ئێستا زۆرێک لە ئەمریکایەکان لێرە دەڵێن ڕۆڵ و گرنگی ئەم پیاوە لە دوای پۆستی سەرۆکایەتیەکەی دروست بوو نەک ئەوەی کە کاتێک سەرۆکی ئەمریکا بۆ ناوبانگیشی دەڵێن زۆر زیاتر بووە ئەو بووە gelek sedemê hene baڵێن یەک ژێ کۆ تەمەنێکی درێژمە ینی بێتری 45 ساڵان پشتی کۆ بێت 43 ساڵا پشتی کۆشکاسپی دەرکەت ما ینی تەمەنێکی درێژمە و vêyekê rêdawî ku bi awayekî çalak di siyaseta derve di karûbarê mirovahî de û di pêşxistina kerta saxlemiyê şerê dijî nexweşiyan û vayrusan kar bikin ji ber got piştî koşkasbî 2 sala karî bû navenda Carter ku bingeha wê li bajarî wî li wilayeta wî Georgiayê که او ناوندا کارتر کاری بو لافریقیا و لآسیا و لامریکا لاتینی و سرانسری جهان نتنه شر نخوشیین بلاف بکن لی هر وها بالن کاری بو جبو پیشخستنا مافین مروان و دموکراسی گلک تشتام بکن کارتر بخواه پشتی سروکاتیا خو پشتی 4 سال لکوش کاسپی سردانا صد جاری سردانا چند ولاتان کرد وکو چاودێرê hilbijartinan وکو kesekî qehremanekî belavkirina mafên mirovan li cîhanê ji berlo dibêjin karî wî ye qonaxa piştî serokatiyê gelekî karîgertir bû li ser asta cîhanî ji dema wînî li koşkasbî bڵێ البته بۆ ئەو کارانە شۆ لە ساڵی 2002دا خەڵاتی نۆبل بۆ ئاشتی وەردەگرێت سیروان بمبەخشە کاتمان نەما زۆر سپاس دەکەم ساڵی نوێت پیرۆزە gelek spas بڵێ
ئەلبەتە ئازیزانم ساڵی نوێژ لە ئێوەی خۆشەویستیش پیرۆزە تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵ.